زۆر بە دژواری گەورە بووم. بنەماڵەیەکی دەستکورد بووین. باوکم ناچاری دەکردم کاری سەخت و درێژماوە بکەم. ئازارێکی دەرونی لەگەڵم بوو. بەردەوام دەیگوڕان بە سەرمان. زۆر جار لە تامی دەبردە دەرێ. ڕۆژێک لەو ڕۆژانە جیاواز بوو من هەرگیز لە یادی ناکەم. ڕۆژێکیان کاتی پەنجەرە سڕینەوە تووشی ڕاگەیاندنی ئایدامێکی بەرچاوی جەماوەر هاتم. نەمدەتوانی بیری لێ نەکەمەوە. پێم وابوو کەسی تاوانبار دەبێت چەندە زەلام و زەبەلاح و ترسناک بێت. ڕۆژی ئایدامەکە هات. بە پاڵەپەستۆ جێ خۆم لە ناو ئاپۆڕای خەڵکدا کردەوە. سەرەتا حەپەسام. ئەو پیاوە زەلام و زەبەلاحە نەبوو وا من بیرم لێ دەکردەوە. مێرمنداڵێکی باریکەڵە بوو کە بە لەرزەوە دەیڕوانیە چارەنووسی خۆی. سەرەڕای گەنجبوونی بە دژواری لەسەر پێی وەستا بوو. چیتر خۆم پێ نەگیرا تماشای بکەم. کاتی هەڵگەڕامەوە تەرمێکی بێگیان هەڵواسرا بوو. قشکاڵێک بوو ڕێک وەک خۆم. ئەم ئەزموونە بووە هاندەرێک بوو ئەوەی بواری داد و یاسا بگرمە بەر. شەو ڕۆژ بە سەختی دەمخوێند. ئەو شتانەی من لەسەر یاسا و داد دەمخوێندەوە لە کتێبەکاندا لەگەڵ ڕاستیەکان زۆر جیاواز بوو. زۆربەی پارێزەرەکان دەترسن ئەو پەروەندانەی بگرنە ئەستۆ کە باسی سێدارە و سەنگسار بێت. بەڵام من نەدەترسا. کاتێک بەرگری لە پەروەندەیەک دەکەی وا هەست دەکەی ئەو کارە ساتە بەسەر بنەماڵەکەی خۆت هاتووە. ڕێک وەک ئەوەیە ئاگرێکیان کرد بێتەوە و جگەرگۆشەکەتی تێدا بسووتێت. خەڵکیش ڕاوەستێ و سەیری بکات. ئەمە بووە هاندەری من بۆ ئەوەی پارێزەری ژیانی ئەو لاوانە بوو. ئاوا بوو کە لە درێژەی 14 ساڵ دواترەکەیدا پارێزەری زۆرێک لەو تاوانبارە لاوانە بوو. لەو پەروەندانەدا نزیک 20 کەسێکم لەوانە ڕزگار کرد. ڕۆژێکیان دەربارەی پەروەندەی گەنجێکەوە تەلەفۆنم بۆ کرا کە کاتی ئەنجامی تاوان 17 ساڵی بووە. پرسییم ناوی چییە؟ وتی بێهنود شوجاعی. شەڕێک دەبێ و بێهنود بۆ نوێ بژیوانی خۆی تێدەخات. ئەوانەی شەڕ دەکەن یەکێکیان جنێ و بەدایکی بێهنود دەدا کە لە ژیاندا نەماوە. بێهنودیش دەست دەتاتە لە توشوشەیەک و لە کوڕە دەدا. لە ئاکام کوڕە خوێنێکی زۆری لە بەردەڕوا و دەمرێ. دوا بە دوای ئاشکرابوونی ئەم مەسەلەیە هێندەی پێ نەچوو کە بێهنود خۆی تەحویلی پۆلیسدا. ڕۆژی 2 ئۆکتۆبری 2006 حکمی پێدرا بوو. لەو دەمەدا تەنیا 17 ساڵی بوو کە ئەمانەی بەسەر هات بوو. لە ماوەی 3 ساڵی دواترەکەیدا 6 جار ئیجرای حکمەکەی دواخرا. ڕێکەوتی حوتمیش گەیشت. لە جاری حوتمدا منیش یەکێک لەو پۆلە کەسە بووم کە سەعات 3 بەرەبەیانی لە بەردەم زیندانی ئیبن حازر بوو. هێشتا ڕووناکی نەکرد بوو کە بنەماڵەی کوژراوەکە گەیشتی. خەڵکەکە بە پەلە دەوریاندان بۆ ئەوەی تکایەک بکەن. لە بیرما باوکی کوژراوەکە لە خەڵکەکە هاتە پێش و پێوتن بۆ بینینی ئەعدامکردنی بێهنود نەهاتووم. هەر ئەوەندە بەستە تەنافەکە لە ملی بێهنوددا ببینێ. بێهنودیان بەدەست بەسراوی هێنا. لاواز ببوو. ڕەنگی بەڕووە نەمابوو. فرمێسک بە چاویەوە ڕانەدەوەستا. چۆکی دادا و دەستی کرد بە تکا بۆ ڕزایەت. دەلەرزی و بەردەوام دەیکوت بمبورن. بە دایکی کوژراوەکە دەیکوت دایکی خۆم نەماوە. دایکایەتیم لەگەڵ بکە. تکایە بمبورن. لە وەڵام داوتی باشە بابزانین دەبێ بەچی. تێکڕا چووینە ژووری ئادام. سەربازێک یارمەتی بێهنودی کرد سەرکەوێت و پەتەکەشی کردە ملی. نزیک بە کۆتایی یەکێک لە بەرپرسانی بەڕێوەبردننی حکومەکە ڕووی کردە بنەماڵەی کوژراوەکە و وتی ئەو بێهنود لە بەردەستی ئێوەیە. چی لەگەڵ دەکەن؟ خوشکی کوژراوەکە کەوتە سەر لاقی دایکی و دێپاڕاوە و دەیکوت دایە بیبەخشە. ئەوەی دواتر ڕوویدا هەموو لایەکمانی تاسان. هەموو تێکڕا هەرامان کرد نا. پاش ئەوە هەموو شتێک تاریک بوو. لە دەرەوە خەڵکەکە دوعایان بۆ بێهنود دەکرد. من خەبەرەکەم پێدان. گەلێ گریان. منیش زۆر گریام. بەڵێ داستانی ئەم پەروەندانە زۆر بەژانە.